بەپێی میدیاکانی ئەمریکا ئاڵۆزی نێوان واشنتۆن و تەل ئەبیب قوڵ بووەتەوە. دۆناڵد ترامپ داوای کشانەوەی سوپای ئیسرائیل لە لوبنان و سووریا دەکات و بنیامین ناتانیاهۆش پابەندبوونی خۆی بە هەر ڕێکەوتنێک سەبارەت بە لوبنان ڕەت دەکاتەوە. بە گوێرەی راپۆرتە ڕۆژنامەوانەکانی میدیاکانی ئەمریکا و ئیسرائیل، پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل قۆناغێکی نوێی ساردی و کەمبوونەوەی هەماهەنگی بەخۆوە دەبینن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە توندی ڕەخنەی لە هێرشەکانی ئەم دوایە ئیسرائیل بۆ سەر بەیروت گرتووە و ڕایگەیاندووە کە ئەو هێرشانە نەدەبوو ڕووبدەن، چونکە کردەوەکانی حیزبوڵڵا لەو ئاستەدا نەبوون کاردانەوەی لەو شێوەیان هەبێت. ئەم گرژیانە کاتێک گەشتنە لووتکە کە ترامپ بە ئاشکرا ناتانیاهۆی بە سەرکردەیەکی بێلۆژیک وەسف کردو، لە هەنگاوێکی بێپێشینەشدا فەرمانی پێکردووە پلانی هێرشەکانی دژی ئێران هەڵبوەشێنێتەوە. لە بەرامبەردا بنیامین ناتانیاهۆ لە پەیوەندیکی تەلەفۆنیدا بە ترامپی ڕاگەیاندووە کە تەل ئەبیب خۆی بەو بڕگانی ڕێکەوتنی ئەمریکا و ئێران پابەند ناکات کە پەیوەندیان بە دۆخی لوبنانەوە هەیە. ناتانیاهۆ جەختی کردوێتەوە کە سوپای وڵاتەکەی لەو شوێنانی باشووری لوبنان کە ئێستا تێیدایە ناکشێتەوە و بەردەوام دەبێت لە تێکدانی ژێرخانی سەربازی حیزبوڵڵا. ئەمە لە کاتێکدا سەرچاوە ئیسرائیلیەکان ئاماژەبەوە دەکەن ترامپ فشار دەکات بۆ کشانەوەی سوپا لە 5 خاڵی استراتیژی لە لوبنان و ناوچەی جەبەل شێخ لە سووریا، وەک بەشێک لە لێکتێگەیشتنێکی فراوانتر بۆ ڕاگررتنی هەمیشەی شەڕ. ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل نیگەرانن لەوەی لێکتێگەیشتنەکانی واشنتۆن و تاران ببێتە هۆی کەمکردنەوەی فشارە ئابوووریەکان لەسەر ئێران بێ ئەوەی چارەسەرێکی ڕیشەیی بۆ دۆسەی ئەتۆمی بدۆزرێتەوە. لەم چوارچەوەیەدا ناتانیاهۆ هەوڵ دەدات دوای گەڕانەوەی ترامپ لە لووتکەی گروپی حەوت کۆبوونەوەیکی بەپەلەی لەگەڵدا ئەنجام بدات بۆ ڕوونکردنەوەی هەڵوێستی وڵاتەکەی و کاریگەری دانان لە سەرداڕشتنی ڕێکەوتنەکان. شرۆڤەکارانی ئەمریکی ئاماژەبەوە دەکەن کە متمانە لە نێوان هەردوولادا بەرەونەمان دەچێت و ترامپ بە شێوازێکی توند فشاری خستۆتە سەر ئیسرائیل کە لە چەند دەی ڕابردوودا وێنەی نەبووە.